جوانەکانی قۆناغیت و هیوای لەش ساخی و تەندروستی بۆ هەمووتان. گوڵە جوانەکانم، ئەمڕۆژ لە وانەی کوردیدا وانەیەکی نوێ دەخوێنین. کام وانەیەشمان هۆنراوەیەکی زۆر خۆشە و باز لە تۆپتۆپێن دەکات. و ئێستاش با پێکەوە هۆنراوەکە بخوێنینەوە. گوڵە جوانەکانم، ئەوە من پەرتووکەی کوردیم کردوتەوە و ئێوەش بە هەمان شێوە پەرتووکەکەتان بکەنەوە و بیکەنە وانەی تۆپتۆپێن کە وەک وتمان ئەم وانەیە هۆنراوەیەکی زۆر جوانە و لەلایەن زێوەری شاعیرەوە نووسراوە کە زێوەریش شاعیرێکی کوردە و لە شاری سلەیمانی لەدایک بووە و یەکێکە لەو شاعیرانەی هۆنراوەی بۆ منداڵان نووسیوە. و ئێستاش ئێوە لەگەڵ من هۆنراوەکە بخوێننەوە و بە جوانی پەنجە بکەنە سەر وشەکان. تۆپتۆپێن. ئەی تۆپەکە، فوتبۆڵەکە، من دێم لە دەستم ڕامەکە، تۆ تۆپی یاریکردنی، وەک کولەکەی ڕۆحی منی، وەختێ کە چوویتە ئاسمان، بانکە لەگەڵ من یەک زوبان، خۆش بێت وەتەن، خۆش بێت وەتەن، بەرز بێت وەتەن بە عیلم و فەن. گوڵە جوانەکان، من دڵنیام کە ئێوە هەموو ئەزانن کە تۆپتۆپێن چ جۆرە یاریەکە و هەندێکیشتان یاریتان بە تۆپ کردووە. تۆپتۆپێن یەکێکە لە گرنگترین وەرزشەکانی جیهان کە بۆ هەر یاریەک لەلایەن دوو تیپەوە ئەنجام دەدرێت. مادەم جۆرێک بێت لە وەرزش کەواتە بە جۆرێک لە جۆرەکان سوودی بۆ تەندروستی مرۆڤ هەیە و بێجگە لەوەش چێژێکی زۆر بە مرۆڤ دەبەخشێت. و هەروەها شاعیر لەم هۆنراوەیەدا مەبەستێکی دیکەشی هەیە و پێمان دەڵێت نیشتیمان بەرەو پێش ببەن بە عیلم و فەن. ئەمە ژواتە نیشتمان بەرەو پێش ببەین بە خوێندن و زانست و ڕۆشنبیری و هەروەها هونەر کە تۆپتۆپێنی جۆرێکە لە فەن. و ئێستاش جارێکی دیکەش هۆنراوەکە دەخوێنمەوە بۆتان، بەڵام ئەم جارەیان لە دوای من بیڵێنەوە. ئەی تۆپەکە، فوتبۆڵەکە، من دێم لە دەستم ڕامەکە، تۆ تۆپی یاریکردنی، وەک کولەکەی ڕۆحی منی، وەختێ کە چوویتە ئاسمان، بانکە لەگەڵ من یەک زوبان، خۆش بێت وەتەن، خۆش بێت وەتەن، بەرز بێت وەتەن بە عیلم و فەن. و بۆ ئەم وانەیەشمان کۆمەڵێک وشەی نوێمان هەیە و ئێستاش با پێکەوە واتاکانی بزانین و فێریان ببین. گوڵەکانم، هەروەک وتمان بۆ ئەم وانەیەش چەند وشەیەکی نوێمان هەیە کە با پێکەوە واتاکانی بزانین و فێریان ببین. یەکەم وشەش وەتەن. وەتەن واتە نیشتیمان. نیشتیمان ئەو خاکەیە کە ئێمە تیایدا لەدایک بووین و ژیاوین کە نیشتیمانی ئێمەش کوردستانە. پاشان وشەیەکی دیکەمان هەیە، ئەویش وشەی زوبان. زوبان واتە زمان. زوبان واتە زمان کە زمانی ئێمەش کوردیە. باشە، وشەیەکی دیکەشمان هەیە، ئەویش عیلم. عیلم واتە زانست و زانیاری. عیلم واتە زانست و زانیاری کە ئێمە بە خوێندن زانست و زانیاریمان زیاد دەکات. کۆتا وشەشمان فەن. فەن واتە هونەر. فەن واتە هونەر
کە جا لە زانست و زانیاری ئێمە دەتوانین بە چەند لایەنێکی هونەری نیشتیمانمان بەرەو پێش ببەین. کەواتە لەم وانەیەدا فێری ئەم چەند وشەیە بووین، ئەوانیش واتان کە بە واتای نیشتیمان دێت، و هەروەها زوبان کە بە واتای زمان دێت، و هەروەها عیلم واتە زانست و زانیاری، و هەروەها فەن واتە هونەر. زۆر باشە، ئێستاش با پێکەوە دەفتەری ڕێنووس دەربێنین و وانەکەمان لەسەر دەفتەری ڕێنووس بنووسینەوە. ئەوا من دەفتەری ڕێنووسم دەرهێناوە و ئێوەش بە هەمان شێوە دەفتەرەکەتان دەربێن و با پێکەوە وانەکەمان بنووسینەوە و با دەست پێ بکەین. ئەی تۆپەکە فتبۆڵەکە ئەی تۆپەکە فتبۆڵەکە من دێم لە دەستم ڕامەکە تۆ تۆپی یاریکردنی وەک کولەکەی ڕۆحی منی. وەختێ کە چوویتە ئاسمان بانگکە لەگەڵ من یەک زوبان. بانگکە لەگەڵ من یەک زوبان. خۆش بێت وەتان خۆش بێت جارێکی تریش وەتان
بەرز بێت وەتەن بە عیلم و فەن. خۆش بێت وەتەن بەرز بێت وەتەن بە عیلم و فەن. و لێرەشدا ناوی شاعیرەکە دەنووسین. زێوەر. بەم شێوەیە ئەوە من ڕێنووسەکەمەم تەواو کرد. ئێوەش بە هەمان شێوە تەواوی بکەن، بەڵام پێش ئەوەی کە کۆتایی بەوانەکە بێنێم بیرتانە هێنمەوە کە ئێوە بۆ ئەم وانەیە 2 ئەرکی ماڵەوەتان هەیە. یەکەمیان خوێندنەوە و لەبەرکردنی هۆنراوەکە، دووهەم نووسینەوەی هۆنراوەکە لەسەر دەفتەری ڕێنووس بەم شێوەیە. وانەی ئەمڕۆشمان تەواو بوو. هەتا وەکو وانەیەکی تر، خواتان لەگەڵ.